من دەپرسم بەرنامەیەکی خزمەتگوزاری دەنگی گەلی کوردستانە هەفتانە ڕۆژانی شەممە دەبینە پردەیەک لە نێوان تۆی هاوڵاتی و بەرپرسانی خزمەتگوزاری لە سەرتاسەری کوردستان. من دەپرسم لەگەڵ نێرگس. بانیتان باش خۆشەویستان لە هەر شوێنێک بینەری ئێمان یاخود گوێبیستی دەنگی ئێمان جوانترین سڵاوتان لێبێ. خۆشحاڵم جارێکی تر لە بەرنامەی من دەپرسم هاتمەوە خزمەت ئێوەی بەڕێز. ئەمڕۆ پرۆگرامەکەم جیاواز لە پرۆگرامەکانی ڕابردوو تایبەتە بە چلەی ماتەمینی شەهیدی فەرماندا ئاکام عومەر. ئەمڕۆ لەم پرۆگرامەدا بەداخەوە ئەمڕۆ دائەنیشین گفتوگۆ لەسەر ڕۆڵ و پێگە و کاریگەری شەهیدی فەرماندا ئاکام عومەر دەکەین کە 40 ڕۆژ بەسەر گیان لە دەستدانیدا 40 ڕۆژ بەسەر شەهیدبوونیدا تێدەپەڕێ. بۆ ئەمە بەستە ئەمڕۆ زۆر بەڕێز وەستا ڕەسوڵ لێپرسراوی مەڵبەندی پێشمەرگا میوانی بەرنامەکەمە و دیارە ئەوان نزیک لێک بوونە ماوەیەکی زۆر لە شەڕی داعشدا بێکۆکاریان کردووە و دڵنیام ئێستا چیرۆکی زۆر گەورە لە لای بەڕێز وەستا ڕەسوڵ هەیە کە بەرگوێی ئێمە نەکەوتووە یاخود ئێمە بینەری نەبوونە. باس لە ڕۆڵ و پێگەی ئەو دەکەین و لە دوای ئەویش چی کاریگەریەکی لە نێو هێزی پێشمەرگە و لەسەر کوردستان دروست کردووە. لەگەڵ زۆر بەڕێز وەستا ڕەسوڵ لە پرسراوی مەڵبەندی پێشمەرگە گفتوگۆکەم. زۆر بەخێر بێ. خۆشحاڵم ئەمڕۆ میوانی پرۆگرامەکەمی. بەخێر بێ سەرچاوم. کاک وەستا بەلەوە دەست بکەم شەهیدبوونی فەرماندا ئاکام ئەمڕۆ 40 ڕۆژ بەسەر ئەو ڕۆژە پڕشومەدا تێپەڕێت. چ فەراغێکی لە کوردستان و لە نێو هێزی پێشمەرگەدا دروست کرد؟ سەرەتا زۆر سپاس بۆ بەرنامەکەتان. دەستخۆشیتان لێ یەکەم لە ڕۆژی چلەی ماتەمینی شەهیدی فەرماندا کاکام عومەرە ئەم بەرنامەتان ساز کردووە و سڵاو و ڕێزم بۆ جۆگرەکانتان و هیوادارم ئێمە بتوانین شتێک باسی تێکۆشانی تێگەڕای شەهیدەکان بکەین، چونکە ئێمە هەر ئاکام و زوهێر و فڵان نین. ئێمە خاوەنی 20,000 شەهیدین، هەمووی پڵنجێکی چنگ بەخوێنی وەک مامەڕیشە وابوونە کە ڕەنگە لە 2 ڕۆژی داهاتووشە ئێمە دەچینە ناویە ساڵیادی گەورەترین قارەمانی گەلەکەمان مامەڕیشە. بێگومان کاکام کوڕێکی ژیر و عاقڵ و وریا و دەم بە پێکەنین کەسێک بوو لە هاوڕێتی زۆر ڕێزگر بوو، ڕێزی لە بەرامبەرەکەی خۆی دەگرت و ئاوڕێیەکی خۆش برادر بوو و هەمیشەش چاوی لەوە بوو کە کاری ڕاست و چاکە بکە و کوڕێکی دیندار بوو بۆ گەنجە و بیری لەوە ئەکردەوە کە چۆن خەڵکێکەکە لاش بدا بیهێنێتە سەر ڕێگاکەی. بەنسبەت دروستبوونی فەراغ تەمەن هەر پێشمەرگەیەک لای ئێمە شەید بێ کاریگەری خۆی هەر هەیە، بەڵام چونکە یەکێتی نیشتیمانی کوردستان مەدرسەیەکە هێزەکەی وا ڕاهێناوە مەسئول شەهید دەبێ کەسێکی کە دێتە جێ، ئەوە کە شەهید دەبێ کەسێکی کە دێتە جێ. ڕەوڕەوەی خەباتی پێشمەرگانەی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆتە نەریەت دەبێ ئیلا پیاوە ئازاکان یا مەسئولەکان لە پێشەوە بن. سەیری کاک شێرکۆکە بۆ نمونە، سەیری کاک حوسێن مەنسوورکە بۆ نمونە، دەیان فەرماندەی تری قارەمان هەر یەکێک لە ئێمە 5-6 بریندار بووینە لایەکمان لەدەست داوە بۆ لەبەرەوەی لە ناوێکێتیا شتێک هەیە ئەگەر لە پێشەوە نەبی پێت دەڵێن ترسۆنەوە گەو کاتە ئایبێکی گەورە بەسەر شانتا دێتەوە. بۆیە ئێساش کە ئاکام ڕۆیوە من ناڵێم ینی ئاسان نییە ئەو کەسانی کە دێن لە هێزەکە ئیشەکەن 100% وەک ئاکام بتوانن اینەکان پێکەن، بەڵام گرینگە ڕوحێتەکەی ئاکام لەسەر سەریان بێ. گرینگە کە هەر هەنگاوێکەنێن بڵێن ئاکام لەم کارەیە وای کرد بە ئێمەش وا بکەین. گرینگە بەو ڕێبازەیە بڕۆن کە ئاکام فەرکۆک هێزیشی تایبەتە، جیاوازترە لە هێزی پێشمەرگەی کوردستان، جیاوازترە لەوە لیوایە گیا لە فەوجێک. ئەو هێزە بەنەوەیەکی تایبەت مەشق پێکراون بۆ مەشقەکەیان چۆنەڵێ لە سەروی هەموو مەشقەکانی ترەوەیە و کۆمەڵێک ڕەنگە
چەکی تازیان پێ بێ ڕەنگە کۆمەڵی ئۆتۆمبیل و شتی تازیان پێ هەیە ئەوانە من نامێ بارقام ئەو شتانە بڵم بەناشتی گەورە گەورەیان لا هەیە ئەوانە تدریبکردن لەسەری مەشقکردن لەسەری جیاوازترە لەسەر چەکی سوک و مام ناوەندی بۆیە ئەو کوڕانەی کە لەوێن کوڕی گەنجن و دڵنیام ئاکام باشیانی پەروەردە کردووە و ڕەنگە ئەوانە لە داهاتووە بتوانن دایان ئاکامی ترش دروستکەنەوە. بەهیوان زۆر باشە دەمەوێت بپرسم هەر فەرماندەیەکی یەکێتی هەر پێشمەرگەیەکی یەکێتی کە شەهید دەبێت کاریگەری خۆی دروست دەکات بەڵام ئەو سیفاتە سەربازیە جوانانە چی بوو لە ئاکامەوەی کرد هەموو کوردستان بتاقسێنێت؟ ئاکام ماوەیەکی دوور و درێژ ئێمە پێکەوە بووینە هەموو شەڕی داعش لە کەیوان بووە بە تایبەتی 2015ەوە کە هات بۆ ئەوێ پێشتر لەگەر کاک جەفەر لای جلەولا ئەوانە بوون کە هات بۆ ئەوێ هێزێکی بچووک مەفرەزێکی بچووکشی دروست کرد بۆ هەر شەڕێک بواە ئاکام نەیەکوتنا یەک لەو سیفەتانەی فەرماندە ئەوەیە کە فەرمانی پێکرا لاری نەبێ فەرماندە زۆر جاران مەسەرەن بۆ نمونە جارێکیان من تەلیفۆنم لەگەڵ کرد خۆم لە سلێمانی بووم مۆڵەت بووم داعش دزەی کردبووە ناو دەرگای کەیوانەوە ناو دەرگای قیادەوە شەڕ هەبوو لەگەر سەرتیب لەگەر کاکیوا قسەم کردوتی منش دوورم واچمەوە بۆ ئەوە کاکیوارەش کاک سەرتیب حەساری قسەم لەگەڵ کردوتی وەڵا شەڕەکە لەسەر دەرگایە و من ژوا مقاوماکەم و ناو گەراجی سیارەکانم 100 مەترێکیان بین بۆ من شەمزانی ئەم کاکە دیاری ئێستا ژوا هێزەکەی ئاکام دەباتە ڕێوە ئەمیش هەر لەوێ بوو پاسەوانی بارەگای ئەمریکیەکان بوو شەڕێکی ئەم پێشیا تەقیبەوە قومبەلێکش بە هەمەرەکەیە تەقیبەوە بەڵام ئاکام لە تۆبزاوە بوو دوور بوو لێ منش تەلەفۆنم کردوتم ئاکامە بێ بچی ترسمەیە تا من لێرە کۆتمە ڕێوبەرەوەتم ترسمەوە ئەمریکی لێ و بێگانەی لێە ئەبێ بچی نەیگوت نا نەیگوت هێزی تری لێ ئیشی من نییە یەکسەر چوو لەوێ و کۆنتترۆڵی جەوهینەکەشی کرد و بە خوێنی برادرێکی کە شەهید بوو خۆشی بە سەختی بریندار بوو لە پاڵ شەهیدەکەەوە شەڕی کرد داعشەکانی کوشت بوو لە پاڵ تەرمی شەهیدەکەەوە کە ئەمە کەمیوێنەیە بەڕاستی ئەنجا ئەمە یەکێکە لەو سیفەتانەی لە نای فەرماندەکە فەرمانی جێبەجێ کرد چکە ئەگەر بێت و ئاکام نەگەیشتایەوە من ترسی ئەوم هەوو کارەساتی خراپتر ڕووبدا لێوێ ڕەنگە واژ نەبووە دوای کاکی وا و کاک سەرتی پۆوان پیاوی قارەمان بوون ینی ئەوانش بەڵام کە ئاکام دەگاتەوێ دەرگای کۆنتترۆڵەکرێتەوە دەرگای چوونە ژوورەوەی کەیوان لەلایەن کاک سەرتی و ئەو ئەمریکیەکان و دیار و ئەوانە دەستنەوە ئەو خۆی پێناگیرێتێت دوای داشەکانەکەوێت کە دوایان ئەکەوێت لە چێوە ماڵکردنە تووشی ئەو حاڵەتایوێت لە زۆر شتی ترە سیفاتێکی تر کە بۆ فەرماندە زۆر جوانە هەمیشە خاچی بێ لە ناو هێزەکەی خۆیان پێش ئەوەی ئەو فەرماندەیە لای خەڵک خۆشەویست بێ لای هێزەکەی خۆی خۆشەویست بێ پێش ئەوەی تۆ لە ماڵی خۆتانە خۆشەویست نەبی ناتوانین لەگە ڕێگەکەژا خۆشەویست بی ناشتوانیرە ئاکامە و سیفەتەکەین چونکە ئەمین بوو دەست پاک بوو داوێن پاک بوو زمان پاک بوو کوڕێک بوو لە ڕووی مادیەوە هیچ جۆرە دەستکاریەکی مادە و ئۆشتانەی هێزەکەی نەیەکرد بە عەکسەوە یارمەتی فەقیرەکانی ئەدا یارمەتی خەڵکی ئەدا سەیرە سەیریکە سیفاتێکی گەورەی ئاکام لەوە بوو لە ماوەیەکی زۆر کورتە لە هێزەکەی وەک باسم کە زۆر بچوو 38 کەس بوون ویستم پرسیاری ئەوە بکەم چۆن هێزی پێشمەرگەی کوردستان چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو متمانە خێرایی بە ئاکامدا بەڵێ ئەو 38 کەس بوو سەرەتا وەک باسم کرد بەڵام ئازایەتیەکانی قارەمانێتیەکەی دووسێ جەوی بۆ دروست بوو یەک لە ناو شەڕا دروست بوو هەموو هێزێک کە لە ناو شەڕا دروستە بێ دوو فەرماندە دوو ڕێگای لە بەردەمەیە سێ ڕێگایە یا ترسونەکە و ئەشتێ و دێتەوە ماڵەوە یا شەهید دەبێ یا دەبێتە شتێکی دیار ئەمە لە شەڕە فەلسەفەی عەسکەریە ئاکام هەندێک جێوی تری شەبوو وای لێ بکا بۆ نمونە خۆشی ئینگلیزیەکی زۆر باشی دەزانی هەر پێشترش لە ئەمریکا ژیا بوو لەگەڵ ئەمریکیەکانە کاک شێخ جەعفەر گرنگی پێدا کە ئەو حیمایی ئەمریکیەکان بکە بەلایەکە ئەڕۆن ئەوەش زەرور بوو چونکە لەو سەردەمەیە فەڕەنسیەکان یا هەر یەکێ لەو تیمانە ئەوان ژووردەوردە دائمیان کرد لە ڕووی چەک و لە ڕووی سیارە و لە ڕووی شتانەوە دەرەنجام کە هەموو لایەک بۆی دەرکەوت ئاکامە بۆیە هاتن هێزەکەیان وردەوردە بۆ زیاد کرد هەندێک ئەحتاسی تری شەیە ئینسان ناکرێ باسی بکە ئیتر وردەوردە ئاکام بوو بۆ ئاکامی کە خۆی تیای بوو پێشەوەی هەر کەسێ دەستی پێوەی بێ جگە لەو
ڕزگاربوونەی کەیوان لەسەر دەستی ئاکام چ داستانێکی تر هەیە کە سەرنجی ئێوە ڕاکێشا بێت؟ وەڵا زۆرن ئاکام کە قەت بیرت نەچێت. بەڵێ ئاکام لە دوسێ شوێنی ترە لەو فەرماندانە بووە بەتایبەتی کە بەشیرمان ڕزگار کرد بەشیر دوو قۆڵ بوو قۆڵی چەپی کاکەمەدی حاجکا کە ڕەش لەگەڵ لیواکانی بەرگر و فریاکەوتن ئەم کاکلیوا و کاک ڕەمەزانە سەرپەرشتیانە کرد قۆڵی ڕاستی من سەرپەرشتیمە کرد مەریوان لیوا مەریوان و لیوائیوم لەگەڵ بوو بەیانەکەی ویستمان بچینە ناو دێ ئەلبوم مەفرەجەوە ئەلبوم مەفرەج دەیەکی زۆر حەساس بوو شەو ئەمریکیەکان بە منیان گوت وتیان ئەگەر بچی بۆ ناو ئەو دێ ڕەنگە 100 شەهید بدەیت وتم ئەگەر بمزانی بووە ڕۆژی یەکەم نەگەی بووین وتم ئەگەر بمزانایە بەو شێوەیە حەساسە هەر نەمەکرد چۆن 100 شەهیدەکەمە قوربانی دێک وتم بەڵام ئێوە دەتوانن تۆزێک زیاد بۆم تۆ هینی کەنیانی بە تیارە لێ دەن و ئەوانە وتیان ئێمە هەوڵی خۆمانە دەین بەیانێکەی کە دەستمان بەوجم کرد سعات حەوت بوو ئاکام بە هێزێکەوە لە پێشەوەی هێزەکەەوە دەڕۆی لە قتێکی ڤیددیۆیشمان هەیە ئەڵێ کاگۆستا شۆفڵێکم بۆ بنێرە ئاکام کە ئەڕۆی ئەو وەختە ئێمە ئەربیجێکمانە بوو پێمانە گوت B58 ئەم B58 جیاوازە لە ئەربیجی ئەتیادی بۆی خەڵک واتێنەگا سارێ دوڕ باربیجی ئەتیادی نابڕدرێ بەڵام ئەمە ئەمریکیەکان دابیان پێمان لە شانێتی ینی کە دەرەکەوێت لە قەتاتەکانە لە شانێتی ئەو لەو کاتەیە ئەم ڕۆیشت یەکێک لە دەبابەکانی هێزەکانی پشتیوانی دووی لەگەڵا بوو هێزەکانی تری هێزە ڕەشەکەی کاک ئاسی و کاقادروان لە دوای ئەوە بوون ینی لەبەرەوەی ڕێیەکە یەک ڕێ بوو نت دەتوانی لادەی لغم بوو لەسەر ڕێیەکەش لغم بوو ئەوەی لغمەکان شاڵ گریتەوە ئەم جاوردەوە دەبستە پێش لغمەکان هەندەسە لە پێشەوە هەڵی گرت من شوێنەکەم بڵندتر بوو لە دوای ئەوانەوە بوو لەسەر ساترەکەەوە سێرم کرد کە سیارێک دوو سیارە دەرچوو لە ناوداشەکانەوە تێگەیشتم یەکی بۆ قۆڵەکەی لای هێزەکەی کاگەیو بوو ئەوانە یەکێکش بۆ قۆڵەکەی ئەمانە ئەمان هەمەر بوو ئەمەی ئەمان کە بۆی داهات هەمەرش خۆ دەزانی هینترە ینی ڕقترە بۆ ولی ئەتیادی ئەوانە هەمەرەکە کە هات زۆر بەسەری هات من شەرۆنە پێکرا بڵم ئاکام سیارە گەیشتە سەرتا و تێت خەمل نەبێت چاوم لێتی لەو کاتەیە دوسێ چێک بێکەوە تەقەی لێکرد چەچێک لە دەبابەکەەوە تەقەی لێکرد سەر بەڵام سەرشانەکەی ئاکام معلوم پێکاوی چونکە وەختە و شار ڕەمەزان لەگەڵ یا مسەوەر و لەێ من بوو بەڵام شوار چوو بۆ پێشەوە لەگەڵ یا تەسجیلی کردبوو و چەچێکی تریش میلان تەقەی لێکردبوو ئەو سیارێ تەقێنرایەوەگەر ئەو سیارێ بەر نەکەوتایە و نەتەقیایەتەوە تێپەڕی بواە لە ئاکام یانی لەوان تێپەڕی بواە دەسەرۆکەم کاریسێکی گەورەیە نایە چەندین پێشمەرگەی شێ دەکرد ئەوە یەک لەو ئازایەتەیە کە هەرگیز دەبیرم ناچێ ئیتر دوای ئەوە من پێی ئەڵێم ئاکام ئەو 50 پێشمەرگەت بۆ نێرم ئاسی ئەوانم داناوان بێرم بۆی ناو ئەلبوم مەفرەج سەوزیگەر کاک وەستا بەس شۆفڵم بۆ بنێرە من زەلامم زۆر لەلایە ینی پیاوێکی بەهورە بوو هەرگیز بیرم ناچێت جارێکی تر دەعشهاتن لە خوبینی لای کاکەماڵ کردکوچی و ئەوانەوە لە مەحوەری 5 چوبنە ناو شەریکەی نەوتەوە ئەگە بێتە بیرتان کۆمەڵی مۆزەفی مەدەنیان شەهید کرد کە ئەمە کاریسەیەکی زۆر گەورە بوو بۆ کەرکووک زۆر ناخۆش بوو دوایی کە ڕۆیشتن ئاکام هاتە لام وتی من معلوماتم کۆ کردوەوە ئەوانە لە ناو قەمیشەڵانەکانی قەرەتەپە خۆیان مات کردووە ئەو بوو مامۆستا کامیل بوو ئەوانە هاتن وتیان معلوماتەکان واڵێ وتم باشە باگات لە خۆت بێ بڕۆ هەروە لە خۆتەوە هین دەکەیتەوەوانە کە چوو هاتەوە سێ جەنازەی داشی لەگەڵ خۆیان هێنابووە تۆڵەی ئەو شەیدانی خەڵکی کرد و چی کردەوە دەیان شەڕی تر ئاکام لە دووس ئەی کرد کە من پێم باش نەبوو کاک جەفەرەی نرد من هەمیشەم گوتم لە مەحوەری چوارە بۆ چێنێری بۆ مەحوەری زەرورە لە مەحوەری باشێق تا ئێستا باسیەکان لەو شەڕێکە کردوێتی بە ڤیدۆ دیارە کە چۆن ئەمریکیەکان گرتویانە چۆن لێ بریندار ئەبێ ئاکام کەسێک بوو جێی سێقە بوو جێی متمانە بوو بۆ نمونە ئەگەر ئەمەریشی زۆر تایبەتە شەوە ماوتە ئاکام نەیەگوتنە ئازایەتەکەی و ئەمانەتیەکەی لەوەیە بوو و جۆڕایەڵ بوو و کوڕێکی دەم بە پێکەنینش بوو
جا زۆر باش دەمی ناهات بڵێ کاگۆسا کاوەستا من چی بکەم کاوەستا لە بیرم ناچێت ڕۆحی شاد بێت. باشە دەمەوێت بپرسم قسە لەسەرەوە دەکرێت کە تاکە گەنج بووە بە مەرسومی سەرۆکی هەرێم ئەو پلەی پێدراوە نهێنی پێدانی ئەو پلێ لە هێزی پێشمەرگەی کوردستانەوە و بە مەرسومی سەرۆکی هەرێم چی بوو؟ ئازایەتیەکەی بوو یان لێزانی لە مەشق و ڕاهێنانەکەی چی؟ خۆی لە کاتی شەڕە با پێت بڵێم لە کاتی شەڕە مەرسوم دەبێ هەموو دنیاە مەرسوم ئەبێت نەجمەی بۆ دروستەکرێ ئەو کەسە نایب زابتا کرێ بە زابوت جاروایە زابتا کرێبەوە ئەمە شتێکی تەبیعیە بەڵام ئەم نەجمەی ئەخیری کە کراوە بە ڕوتبەی عەمید لە سەرۆکی هەرێم پێداوە بێگومان ئاکام هێزەکەی هێزێکی گەورە بوو گەی بۆ 3000 کەس دەبوو یعنی ناوی بنین هێز تاوی بنێن قووە ناوی بنین شتێک چکە لە لیوایەک تێپەڕیوە لیواش خۆی دەبێ عەمید ئامر فەوجی بێ ئەمر لیوای بێ کەواتە یعنی پێویست بوو شتێکی پێویستی وای کردووە و ئازایەتەکەی خۆش و هەموو شەڕ و شۆڕەشی کە کردوێتی و لەم دوایش هەتاکو لەگەر کاک جەعفەریش بوو لە نزیک بوو لە کاک جەعفەرەوە زۆری خۆشەویست شێخ جەعفەر لە جێگری سەرۆکی هەرێمە بۆ خۆ دەزانی خۆ ترێگە ئەرچێک ئەگەر وازبێکی جێبەجێ کرد بێت چاکەیکی ئەو شەڕانی دابێتەوە پلێکی دابێ پێ ڕەنگە ئەوەی چێک بێ لەوە کارەکان لەم دوایش لەگەر جەنابی کاک باڤڵا زۆر نزیک بوو دوای کاک باڤڵ ناسی ئەویش زۆری خۆشویست ڕەنگە ئەوە کرابێ لەسەر داواکاری خۆی نەبووە خۆی هیچ مشکلی نەبوو قەت نەجمەشی نەبەستووە قەت نەمبیستووە ئاکام نەجمە لەسەر شانی بەستە بێتی بەڵام ئەوان پێیان باش بووە بێ ڕەنگە ئەو داوایان بۆ کرد زۆر باشە پەیوەندی ئاکام لەگەڵ هاوپەیمانان چەند سوودی بە هێزی پێشمەرگە گەیاندووە زۆر چونکە ئاکام وەک باسم کرد ئینگلیزیەکی زۆر باشی دەزانی ئەو کاتانی کە لە شەڕ بووین دەوێ هەر ئاکام تەعاملی هەبوو لەگەڵیانە ئێمە ڕاستە تەنسیقمان هەبوو ئامیدڕکن خالیدش لەوێ بوو بەڵام ئەوەی کە با بڵێن دایانی برد بوو دایان چوونە جەبهە ئەمەلیاتی تایبەتیان لە ناوە ئاکرد بە کۆتەرە چوونەیان کرد ئەمانە هەمووی لە ڕێی ئاکامەوە بووە پاشان لە ڕووی مەسەلەی سوود وەڵڵا هاوپەیمانان ئەوەندیان سوود بۆ هێزی پێشمەرگە هەبووە ئەژمار ناکرێت جا ئاکامش یەک لەو فاکتەرانە بۆ کە توانیوێتی زیاتر یعنی بیان هێنێتە ناو ئیشەکانەوە بە تایبەتی بۆ مەشق و بەردەوام هەر لەگەڵی بوون ئەفسەری مشقی هاوپەیمانان بەردەوام لە لای هێزەکەی ئاکام تەسەورەکەمی سە شەرما بێتن زۆر باشە داخی شەهیدبوونی ئاکام داخێکی زۆر گەورەیە کە هەرگیز تەسەوڕ ناکەم هیچ تاکێکی ئەم وڵاتە بیری بچێتەوە بەڵام زۆر جار قسەی نابەجێ لەسەر شەهیدبوونەکەی ئەکرێت بۆ ئەمە بەستا وەڵامی یەکێتی چیەوە و کات هیچ لە کۆڵنەوەیەک لە کەسی شەهیدبوونی ئاکام کرا و دەرەنجامەکەی بە خەڵک وترێت وەڵڵی کاکە ئەم چامەیە خۆی خامەیە ئەمە چ پێویست بە لێکۆڵینەوە ناکەوە چ پێویست بە دەرەنجام ناکە ئەمەلەیەک بووە ئەسڵەن کاگاکانی هەرتیانە بووە خۆی بە ئارەزوی خۆی ڕوویەوە بۆ لای برادەرەکانی لەنە دیار و ئەوان بەیانەکەی شەوەکەی ڕۆیشتون من نازانم وردکاری ئەمەلێکە بەڕاستی چونکە چ پێویست بۆ ناکە ئێمە بچینەوە فەرماندەی لێمە بکۆڵینەوە بڵێن ئاخۆ ئەم چۆن شەید بووە ئەمە تەقینەوەیەک بوو و تەقینەوەکە دەرەنجام ئەو بریندار بوو کاک زۆر شەید بووە لە شوێنێک شا بۆ معلومە منتیقەکە من داعشی لێیە خۆت ئێمە و خەڵکی منتیقین و خەڵکی گەرمیانین ئەزانین نێوان دووز و خەڵکی ناوچەکەش بۆ ئەمە بەسەر شایدیە هەمویان شایدێدەن لەبەرەوە من هیچ گومانێک لە مۆزۆ نابینم وانەشی قساکەن کۆربا بە کاکەی سە بە مردنی خۆش نە ماڵەکەی خۆت برە لە کوشتیان ئەم وەزعانە بەداخەوە شیرازەیە کە تێک چوە من نازانم ینی خەڵکە بێبییر لەوە بکاتەوە خی گەورە شتێکی پێگوتوین پێمان دەڵێ ڕاست و ڕەوان بە لە گفتارەکانت ێ باشە تۆ زەردە شەروات پێڵێ بڕۆ ڕەنگە لە ڕەنگە مەسی حژوات پێ بڵێ ئێ بۆ کاکە تۆ خێرە بە ئارەزووی خۆت درۆ بۆ خەڵک داتاشی ئەم داتاشینانە خراپە من ئاکام زۆر زۆر خۆشەویست خۆم بە دەرەجەی یەک ووا هەستشەکەم ئەو برادەرانەی تریش کاک باڤێڵش و کاک جەعفەریش و ئەوانەی سەرەوەش هەمویان ئاکامیان بە دەرەجەی خۆشویست بێ کە حەزیان نەکردووە دڕچێک بە پێیا بچێ بۆیە ئەگەر تێبینی بکەی کاک باڤێڵ زۆر بۆی پەرۆژ بوو لە تازێ و لە شەید بوونەکەی و بۆیە هەموو برادەرانیانی خەڵک پێم سەیرە دڵی بێ قسەی وا بکە
ڕاستە کۆنتاکتی تۆ لەگەڵ ئەو لە ڕووی حزبیەوە بە تایبەت ئەم دوایانە کە بەڕێستان لە پشتاوی مەڵبەندی پێشمەرگەن هیچ پلەیەکی حزبی هەبوو یان جگە لە کارە سەربازیکەی چۆن هەنگاوی ئەنا بۆ ئیشە حزبەکانی یەکێتی کۆنتاکی من لەگەر ئاکاما دوسێ شت بووە یەکیان زۆر هاتوێ ماڵی ئەمەی کردو کوڕی ماڵوە بوو هەر خۆشم ویستووە یەکیان لە شەڕە هاوڕێم بووە یەکیان فەرماندەیەکی عسکەری بۆ من مەسئولی مەحوەرەکە بوومە لەسەر مەسەلەی حیزبایەتی دوجار کە هات بۆ لام وتی کاوەستا حەزەکەم کۆمیتێکش لە ناوهێزەکانی ئێمە دروستکەن گوتم ئاکەم ئێمە هەر مەسئول کۆمیتەکانمان نابێت پلەی لە ڕایت کەمتر بێ چکە ئیشی حیزبی لەگەیشی ئەسکەریا جای فەرماندەی لیواکان لای ئێمە کە لە فەرماندەیە ئۆتۆماتیک بۆ وەکو ئەندامێکی فەقری حزب سەیرێکین لە هەر ئۆرگانی مەڵبەندا هەر کۆبوونەوەی شتێک بێ ئەوانە بانگەکردن بەڵام ئاکام جگە لە خۆی وتی حەزەکەم یەکشتم داوام لێتەیە کاوەستا بە قسەم کەوتم بەڵێوتی ئێمە هیدایەتمان لە هەمووی باشترە بەس ڕوتبەکەی ڕاید نییە وتم ئەوش بە قسەتەکەم بەسەر چاو کۆمیتێکتان بۆ دروستەکەین بەداخەوە نەگەشتە تەواوبوونی کۆمیتەکە ئاکام ئەوە بوو ئاکام ئەندامێکی دڵسۆزی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو هەموو فەرماندە سەربازەکان لە لای ئێمە بە کۆ دەبنە ئەندامی ئەنجومەنی حزب لە مەڵبەندەکان یا هەر کاتێ وەرگانە باڵاکان جگە لە مەڵبەند زۆر جار سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان دێ کۆبوونەوەی تایبەت بە فەرماندەی لیواکانەکە با کاری ئەسکەریش نەبێ بۆ تۆجیهاتی سیاسی ئەوانش هەر قسەیان لەگەڵ ئاکرێ زۆر باشە بابێنە سەر بابەتی کەرکووک ئاکام ڕۆڵێکی زۆر باشی هەبوو لە شەڕی داعشدا لەگەڵ ئێوەدا هەمیشە وجودی هەبوو لە شەڕەکاندا ڕۆڵی کاریگەری هەبوو لەبارەی کەرکووکەوە ئەوەی کە بەحکومێ و نووزیکی کە لەگەڵ تۆ هەیبوو چی دەوت بەڵێ وەڵا ئاکام هەر ناڕۆشتەوە ئەگەر بیان ناردایەیان بۆ دووسیا بیان ناردایە بۆ شەڕی مووسڵ بردیان و ئەوانە چینە ئاکام بەردەوام لە کەرکووک بوو بەشێکی گرنگی دابینکردنی ئەمنی کەرکووک بوو جگە لە جەبەکان فەرلیواکانی لێبوو بەڵام ئەو بۆ کۆمەڵێک مەسایلی تر بە معلومات لەگەڵ ئەمریکیەکان لەگەڵ هاوپەیمانان لەگەڵ فەڕەنسیەکانە لە ڕێی کەشفکردنی جیهازی تیرۆرستانەوە خەلایی نایمە لە ناو کەرکووکە ئاکام زۆرتر لەم بوارەشە کاری دەکرد لەگەڵ برادرانی هاوپەیمانانە دەوری زۆر گرنگ و باشیان هەبوو و ئەو ئیشەی حەساس بووە ئێمە بە ئاکاممان دەسپات بۆ نمونە پاراستنی ئەمریکیەکان کە بەلایەکە دەڕۆشت بۆ نمونە قەڕێکی ئەمریکی هەبوو پێمان وت کۆڵانەکانی ئەودی بەخوای ساژ نەمزانیوانە ئیشان چییە هەرە ناو کەیوان بوون ئاکام و دیار پاسەوانیان دەکردن یعنی مەبەستم ئەوەیە بڵێم ئاکام لە بۆ کەرکووک دوو جار دڵسۆز بوو جارێک وەک شەڕ و کە شەڕ هەبووە خۆی پێناگیرا خۆی کردە جەبەکەیە جارێکی شوەک کەسێکی متمانە پێکراوی پوچەڵکردنەوەی پیلانەکانی ناحەزان لە شاری کەرکووکە لەمانە هەموو دەوری کاریگەری هەبوو و هەر لەوێش وردە وردە ئەو 38 کەسەی کرد بە فەوج هەر لەوێ کردی بە فەوج زیاتر ئەو کاتە ئیسفادەی لێکرا و چۆن بڵێ هێزەکەی گەورەتر کردەوە باشە لە دوای شەهیدبوونی چ پەیامێکی بۆ یەکێتی بۆ کوردستان دەهێشت ئەو زۆر قسێکی گرنگە ئێمە بابین لە دوای شەهیدبوونی ئاکام شەهیدبوون ئاکام چەند ئاکام شین و ڕۆڕۆی ناوێ ئاکام لەبەرەوەی ئاکام بوو لەبەرەوەی هەموو کەسێت ئەمە ناکا حەزی لێ ئەوا شەهید بێ بەڵام بابین ئەو خڕۆشانەی جەماوەری کوردستان بۆ ئاکام بە هەموو لایەنەکانەوە بێن بیکەینە پەیامێک بۆ یەکڕیزی ناومیلەتی کورد بیکەینە پەیامێک بۆ ئاشتەوایی نێوان لایەنە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئەگەر ناکۆچیتان هەیە بەیانیکەن بۆ خەڵک یەکێتی ئەڵێ ناکۆچەکەی من لەسەر خزمەت گوزاریە زۆر باشە ئەمە قابلی ئەوەیە هەمومان لەسەری بینە پێداگرین و ناکۆک بین ئەی باشە پارتی دموکراتی کوردستان وەرە تۆ ناتەوێت خزمەت گوزاری بکرێت لەم دەڤەرە بۆ ئەی ئێمە شەونین ئێمە شۆ وەکو ئێوە وەکو هەولێر سلێمانی شەر کوردە و کوردنشینە ڕەنگە ئەم هەنگاوە بۆیە ئەمە وا باس کرد ئەم هەنگاوە ڕەنگە بۆ لێگەیشتن زۆر ئاسان بێ زۆر قورس نەبێ چونکە هەنگاوی خزمەت گوزاری ئاسانتر دەگەنە یەکتر لەگەر دژمنایەتی سیاسیە ئیسا لەناو
یا دژمنایەتی سەربازیە قەت دژمنایەتی سەربازی ڕوونادا ئینشاڵڵا لە کوردستانە هێزی پێشمەرگەی کوردستان خۆی تێکەڵی ئەم چێشمە نەکردووە دلیل بۆ ئەوە ئەو چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە هەیە هەروەک خۆی دەڕوا ئەنی بۆی لای هەموو لە ئاگادار بن سیاقێکی ئەسکەریە ئەمریکیەکان و هەوپەیمانان لە چاودێری دەکەن تا ئەم لە حزەیە کە من بۆت باسەکەم دوو فەرقا دروست دەکرێت فەرقەیەک لە سلێمانی فرقەیەک لە هەولێر و لە دوای ئەمەش ڕەنگە دوو فرقی تر دروست کرێ ئەوە نییە و فەرقێواتیان نەگەن جوندی تازەی بۆرەگرین نا کچکە کەس تا ئین ناکرێرە و لیوە کۆنەکان دائەندرێتەوە و ئەو چاکسازیە بێت تا لەم ساڵە 70 بە تەواوی خۆیان لەناو ئەو هێنەیە بتوێننەوە لەناو ئەو یەکگرتنەوەی وەزارەتی پێشمەرگەیە کەواتە هێزی پێشمەرگەی کوردستان لەم چێشمە بەشدار نییە چونکە من لەبەرەوەی مەکانی ناو پێشمەرگەم هەیە بۆی هین نەبێیانیوە تێنەگەیەندرێ ئەوەی کە ئاکام پێمانی گوت ئاها هەمومان دێن بە هەموو ڕنگ و مەلا و شێخ و عەشایر و مۆزەف و خوێنەوار و ئەسکەر دێن بەرەو تازیەکە دووەتە سەورەکەم ئەمڕۆژ خەڵک بۆ لێشاوە بێ بۆ چلەکەی و داواش لە خەڵکەکەم بەشداری لە چلەکەی بکە بۆەوەی ئەم خڕۆشان و ئەم ئەشاماتە بکەین بە مایی ئەم دوو برادرانە لە یەک تێبگەن ئەمە پارتی سەرۆکەکەی پارتی ئەمە سەرۆکەکەی یەکێتی با لە یەک تێبگەن بچن بڵێ نەها خەڵکەکەمان یەک تۆ بچن دانیشن بۆ خۆیان پێ دەستخۆش سوپاس بۆ ئامادەبوونە سوپاس بۆ زانیاریەکان قسەکردن لەسەر چیرۆکی قارەمانێتی ئاکام بەدەیان پرۆگرامی تر تەواو نابێ مەبەستم بوو ئەمڕۆ بە حکمی نزیکیەکەی لە تۆ تایبەت تۆ گفتوگۆ لەسەر ئەم بابەتە بکەی دەست خۆش بێ زۆر سپاس ئەگەر لە کۆتایە شتێکم مابێ سپاس لە کۆتایی ئەڵێم ڕوحی ئاکام بەسەر سەرتانەوەیە لایەنە سیاسیەکان یەک بگرن کوردستان تێک مەدەن دەست خۆش سپاس بۆ ئامادەبوونە دووبارە بەڵێ خۆشەویستانم بەم جۆرە دەینە کۆتایی بەڕنامەی مندا پرسم تا پرۆگرامێکی تر دێنەوە خزمەتان خواتانەکەم